شەید ما زۆردا لە چیای لە ئەوەی لێرە بە عەفارێک کەتێ بە شۆفەری کەتیا. مامەجان ماوەی چەند ساڵ ئەو کارە دەکەی؟ 21 سارە ئەو شیجێتی دەکەم. باشە چی ینی ئەو کارە خاصێتی چۆنە ناخۆشە؟ چۆن ناخۆش نییە گەلە ناخۆشەی شەکەی عەفارەی دەوێت سێ چار عەفارەی دەوێت سێ چار شۆفەری دەوێت سێ چار کۆپلێسەری دەوێت دوو قەلابی دەوێت مچمی 15-20 کرێکاری دەوێت یعنی شەکە زۆر قورسە. باسی کرێکارەکانم بۆ بکە کرێکارەکان تا چەند مەینەتی دەبینن؟ زۆر مەینەتی دەبینن زۆر ناخۆشە جاروێ گەرم گەرما ئەو ژێچە لە فەردەی دەکەن غەریبانە پەنجەوانەی لێ دەست دەکەن هەر تەعامل ناکەن زۆر گەرمە. بەرنامەکەی من بەناوی قورجی شێرە بەرێ ئەو پیشانە تاقی دەکەمەوە کار بەڕاستی پارەکان لە قورجی شێر پێدوانی ئەمەش بەشێکەوە بەرێوەڵە لە قورجی شێری دەردەینی پارەی ئارێوەڵە. فەردەکان چۆنە ئێستاوە گوتیان کە 100 فەردەی بە 20,000 پڕ دەکەن ئەمانەش دوو فەردە بە 250 بەرێ وەڵای قورسە ئیشەکە ئەوانە زۆر گرانن ئەوە 50 کیلۆ بەسەرەیە ئەوانە 25 کیلۆیە ئارێوەڵا زۆر شەکە ناخۆشە بەز الحەمدولیلا مادەمیشەیە الحەمدولیلا. یعنی تۆ تەمەنەکەت بەڕێ کردووە لەم کارە؟ بەرێ ئەمن جاعیر بووم سەرم سپی نەبوو لە ناوی شەیمە گەنج بووم ئێستاژەوە پیر بوویمە. یەکەم کارت کێ کردە دەگەل لە بیر دەبێ بە چەند ئیشت کرد یانی عەقلی ئەو ڕۆژێک کە کارت کرد چەندیان پێدای؟ ئەمن وەڵای بەخۆی ئیشی جێتی بە ئەوە نییە کۆنتەراتە بە فەردەیە مەسەد 100 فەردەی تێدەکەی ئیگچکە بە 10,000 6 فەردەی تێدەکەی بە 20,000 ئی گەورە ئەو هەیە. یەکەم ئیژیانی تۆ بە دینار بوو ئەو کادوە؟ بەرێ ئەرێوەڵە بە دینار بوو بەس قیبەتیە بوو ئەو کاتی بۆچی ئێستانە بژیان ئێستا زۆر قوڕش بووە. کەمترین بڕەپارەکە کارت پێ کرد بێت چەند بووە؟ بە قورا کەمترین یانی هەتا دیناری ئیشما کردیا. ینی مەبەستمەوەی ڕۆژێک کارت کرد بێ بە تەواوەتی پارێک کەم دەگرت بێ دینارێک بەیان دوو بێ؟ بەرێ دینارێک یعنی ئەوە بۆ کەم بووە بەس ئێستا لە خوای بە زیاد بی ئای بینێ مەسە ماندی دەبی زۆر ماندی دەبی بەس کە دەچێەوە مارێ پارێ دەبێەوە مرتاعی. ئەی زیانە تەندروستیەکان خۆ بزانام زیانی تەندروستیشی زۆر ئەگەر کەمامەوە چاویل بەرێ ئێستا چەند نەفەرمان هەیە لە مەغموری سقەت بووە یەکیان مان فاروق دەکا بابی محەممەد فاروقی ئەوەندەی مردیە چەند کەسکەمەوە بە من حەفارەکە تێ چەند کەسمان وەرگەڕایە لە سە شۆفەری لە چیار دێرایە یەکیان کوڕی مەعێ بەڕەحمەت بی ینی جدیشمایە ینی ئەم پیشەیە شەهیدیشی هەیە. بەرێ شەهیدماندایە شەهیدما زۆردا لە چیای لە ئەوەی لێرە بە عەفارێک کەتێ بە شۆفەری کەتیا.